الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ساڵی دووی کۆچی ساڵی فەرزبوونی زۆرێک لە فەرزەکانی سەرشانی ئێمەیە. جیهاد لە پێناوی خۆیان لە ساڵی دووی کۆچی فەرز بووە، ڕۆژوگرتن لە ساڵی دووی کۆچی فەرز بووە، زەکاتدان لە ساڵی دووی کۆچی فەرز بووە. لە ئاینی پیرۆزی ئیسلامە پەیوەندێکی زۆر پتە و گەورە هەیە لە نێوان خەڵکی موسڵمان لەگەڵ ئەو زەکاتەی کە دەری ئەکەن. دیارە ئەم ئاینە پیرۆزەی ئیسلام متەکاملە لە هەموو لایەنەکانەوە، چۆن بواری دڵی ئینسانی فەرامۆژ نەکردووە، چۆن بواری ڕەوشتی ئینسانی فەرامۆژ نەکردووە، چۆن یاسای داناوە بۆ هەستان، دانیشتن، خەوتن، هەموو شتێکی ئینسان بە هەمان شێواز یاسای داناوە بۆ ماڵ و سەروەت و سامانی ئینسان. دیارە زەکات یەکێکە لە فەریزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ بە معاذ کاتێکەوە ئەچێتە یەمەن، ئەفەرمێ معاذ ئەمریان پێ بکە بە شایەتومان و دواتر نوێژ ئەگەر ئیطاعیان کرد لەمانە پیان ڕابگەیەنە کە خوای گەورە ئەن الله افترض عليهم صدقة تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم. پیان بڵێ کە خوا جەل جەلالوه سەدەقەیەکی لەسەر واجب کردوون لە دەوڵەمەندەکانیانی وەرئەگرێ ئەیبەخشێتەوە بە هەژارەکانیان. ئەمەش تەکاملێکی ئیجتیماعی زۆر بەهێز لە نێوان موسڵمانانە دروستەکە. زەکات لە ئاینی پیرۆزی ئیسلامە تەنها ئەمە نییە کە تۆ زەکات ئەدەی بە کەسێکی فەقیر ڕزگارەکەی، لەمە ماناکانی زۆر گەورەترە. ئەم مستەلاحە شەرعی کە دانراوە شەی زەکات لەبەر دووشت دانراوە. یەکەم لەبەرەوەی ماڵ و سەرۆت و سامانەکە تەشەنە ئەکا و گەشە ئەکا. دووەم نەفسی خۆت تەسکیە ئەبێ و تەربیە ئەبێ. زانایان ئەفەرمون ئەو کەسێ سەدەقە نەکا بە حەیاتی نەفسی تەربیە نابێ، فێر نابێ، پەروەردە نابێ. بۆیە خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. سەدەقەیەک لە ماڵەکانیان وەرگرە، پاکیان کەرەوە بەهۆی ئەو سەدەقەوە، تەسکیان بکە، تەربیان بکە. چکە بەڕاستی ئینسان ئەگەر هات و سۆزی بۆ ئینسانیەتی تر نەجوڵا، سۆزی بۆ فەقیر نەجوڵا، لە ئاستی ئینسانیەت چۆتە دەرەوە. ئەو ماڵاتانەی لە شەریعەتی ئیسلامیە زەکاتیان لێ دەرئەکەوێ هەر هەمووی لە 4 شت تەجاوز ناکە. یەکەمین دانە هەردوو نەقدەکە ئاڵتون و زیو، یان ئەوەی کە لە بەرامبەر ئاڵتون و زیوە دائەنیشە کە پارە و نەقدەکانی تر ئەکا. دووهەم مەڕ و ماڵاتەکان. سێهەم میوە و بەروبوو محاصیلات. چوارەم بریتە لە عروضی تیجارە و کاڵای بازرگانی. ئەم 4 شتە لە شەریعەتە زەکاتیان ئەکەوێ، هەر یەکەشی لە شەریعەتە کۆمەڵی یاسا و تایبەتمەندی زۆری تایبەتی خۆی بۆ دانراوە. یەکەمین کە نەقدەینە، دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەتاوەکو ئاڵتوونی تۆ نەگاتە 20 مسقال زەکاتی ناکەوێت، یا بڕەپارەکەت نەگاتە 20 مسقال زەکاتی ناکەوێت. دیارە 200 درەمیش لە بەرامبەرە دانراوە لە زیو. بەڵام بۆیە لە پێ زەمەنی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زی و ئاڵتون خرای پەنا یەکتر، چونکە قیمەتیان وەکو یەک بوو. 200 درەمی زی و لە بەرامبەرە ئەیکردە 20 مسقال ئاڵتون. لە ئەمڕۆیە کە تەفاوتێکی زۆر گەورە لە بینیانە هەیە، زۆرینەی زانایان ئەفەرمون باشترین چارەسەر ئەوەی ئینسان ئاڵتون بکاتە پێوەری گشتی بۆ زەکات، نەک زی و. ئەگەرچی لە مەزەبی خۆمانە مەزەبی ئیمامی شافعی ئەفەرمێ هەر کەسێکەوە خۆی بۆ خۆی زەکات دەرەکا حڕە لەوە، ئایا بە زی و ئەشکێنێتەوە پارەکەی یا وەکو بە ئاڵتون ئەشکێنێتەوە، کێشەمان نییە. ئەگەر ئەمڕۆ بە زی و بشکێتەوە ئەکاتە نزیکی 2,500,000، ئەگەر بە ئاڵتون بشکێتەوە ئەکاتە 4,500,000. واتە کەسێک ئەگەر 4,500,000 هەبوو یان 2,500,000 بە زیوەکە ساڵی بەسەرە هاتەوە، واجبە لەسەری ئەبێ زەکاتەکەی دەربکە. ئەلێرا پرسیارەکەیە کە زۆر کات عەزیزان و دۆستان ئەو پرسیارە ئەکەن، ئەمە وەڵامێکی کورت و پوختی بدەمەوە. ئێمە ئەم باسی نیسابەکەین، سەرەتای پارەی تۆ کە دەست پێ ئەکا بۆ حەدی زەکات و ساڵی بۆ دیاری ئەکرێت 4 ملیۆن و نیوە. ئەم 4 ملیۆن و نیوە کە ساڵی بەسەرە هاتەوە، ئەگەر بوو بێتە 100 ملیۆن تۆ زەکاتی 100 ملیۆن ئەدەی.
ئەبێ ئەو ملاحەزە بکەین وا تەسەوور نەکەین وەڵا ئەم 2 ملیۆن نیوە ئەم 4.5 با بڵێن ئەوە ساڵی بەسەر هاتوتەوە دوای ئەم ملیۆنەی ترم هێشتا ساڵی بەسەر ناتوێتەوە ئەو 2 ملیۆنەی تر هێشتا ساڵی نە ئەوە نصاب و سەرەتایە کە ئەم سەرەتایە دەستی پێکرد ئیتر ئێمە ئەقمانەوە سەر ئینتیهاکەوە ئەگەر یەک ڕۆژت مابێ بۆ نمونە من لە دەی ڕەمەزانە چونکە مانگی عەرەبی حسابە مانگی ئینگلیزی حساب نییە بێ ملاحەزەی ئەوەش بکرێ هەر کەسێ بە مانگی ئینگلیزی زەکات دەرکە هەمیشە 10 ڕۆژ قەرزارە بێ بە مانگی عەرەبی حساب بکرێ بۆ نمونە من دەی ڕەمەزانم داناوە 20 ڕەمەزانم داناوە بۆی زەکات بدەم ساڵێکی تر لە 19 ڕەمەزانە من 20م داناوە لە 19 ڕەمەزانە من 4 ملیۆن نیوم هەیە ئەو یەک ڕۆژەم ماوە لەو یەک ڕۆژە بوو بە پارەکەم بوو بە 20 ملیۆن زەکاتی 20 ملیۆنە بێ دەربکەم واتە ئەگەر یەک شەو ڕۆژی بەسەرا هات یەک لەحەزە و چرکەی بەسەرا هات بۆی بگاتەوە مەوسیمی خۆی کە پارەکەت داناوە چەندێ بوو پارەکەت ئەوەندە زەکاتی لەسەر واجب ئەبێ واتە هەر ئینسانێکی ئیماندار مناڵ بێ شێت بێ هەتی و بێ چونکە زۆر ئەو پرسیارەکرێ ئایا هەتی و لە پارەکەی زەکات دەرەکرێ بەڵێ زەکات دەرەکرێ کە پارە گەیشتە حەدی نصابی زەکات دانرە مناڵ بێ واجبە ئەو کەسێک کە وەسیەتی بەخێویەکە واجبە زەکاتەکەی بۆ دەرکا شێت بێ عینەن ئەوێ بۆی دەرکرێ هەتی و بێ ئەوێ بۆی دەربکرێ بۆیە حتا کەسێ نەخۆشە پیرە پەکەوتێ هەر شێوازەکەی واجبە لەسەری بێ زەکاتەکەی دەربکە بۆیە ئەفەرمێ زەکاتی نەقدەین کە ساڵی بەسەرا هاتەوە بە ساڵی عەرەبی زەکاتەکە لەسەری واجب ئەبێ هەر چەندێک بە ئیتر لێەوە ساڵی دووهەم دەست پێ ئەکە ئەلێرە مەسئلەی یەتە پێشەوە ئێمە زۆر کات لەو کاتەمانە دەقیق نین کە پێویستەکە ئینسانی موسڵمان ئێمە هەموو شتێکمان پێویستە فەلەکەوە یعنی تحدیدی کاتەکان هەندێک جار ئەڵێن باشە ئێوە ڕۆژوو مەسەلەن ئەگرن هەر جارەی لە کاتێکە ئەگرن ئێمە هەموو یعنی ژیانی ئێمە خۆمان تحدیدی ناکەین خوا جەل جەلالوهو بۆمان تحدیدەکە هەندێک لە ملحیدین وانە ئەڵێن ئایا قورئان لە کەیە هاتە خوا چ شەوێ بوو خۆ ئەو شەوە احتیمالە بەهار بوو بێ ئێوە هەر جارێ لە بار جارێ لە هاوین ئەمە قسەیەکی زۆر هەڵەیە چونکە ئێمە خۆمان کاری خۆمان تحدید ناکەین ئەبەد خوای گەورە نەیخستە دەستی خۆمان ئەگەر نایمە بەدەستی خۆمان بێ زۆر طەبیعیە مانگ با 6 ڕۆژ بێ وەکو هی حکومەتی هەرێم چ مشکلەیەتی لە ساڵێکە 6 مانگە ڕۆ لەبەرەوە ئێمە خۆمان تحدیدی شتەکان ناکەین ئێمە ڕب العالمین هەموو نوێژمان سەیری خۆرەکەین ڕۆژومان سەیری مانگ ئەکەین کاتەکان و ژیانمان هەمووی ڕب العالمین خۆی بۆمان دیاری ئەکە بۆیە ئەم ملاحەزەیمان ئەبێ ئاگای لێبێ من ئەگەر دەی ڕەمەزانم دانا هەتا دەی ڕەمەزان من 20 ملیۆنم هەبوو یەک ڕۆژ دوای دەی ڕەمەزان لە 11 ڕەمەزان بوو بە 100 ملیۆن عینە زەکاتم ناکە زەکاتی 20ەکەم ئەکێ بۆ چونکە من لە مەوعیدی خۆی ئەوەندەم هەیە ئەوە ساڵی نوێ هەیە ئیتر ساڵێکی تری هەیە بە ساڵێکی تر ئەڕوە بۆیە لەو مەسەلەی تحدیدی کاتی ئینسان زۆر گرنگە بزانە کەی ئەم پارەی خۆی داناوە بۆ ئەوەی بزانە کەی لەسەری واجب ئەبێتەوە جارێکی تر چونکە دوای ئەوە لەسەر واجب نابێ پێش ئەوە هەر هەمووی لەسەر واجب ئەبێ مەسئلەی یەتە ئاراوە مەسئلەی ئاڵتوونی ئافرەتان کە زۆر پرسیاری لەسەر کرێ ئایا حولی ئافرەت زەکاتی هەیە نەخێر لە مەزەبی ئیمامی شافعی حولی ئافرەت زەکاتی نییە ئێمە بەڕاستی لە ئەمڕۆیە گیرمان خواردوو بەدەست فتوای زۆرەوە هەرچی شتێکە ئەوترێ زەکاتی لێ ئەدرێ طبعا موسعین هەن لە مەسەلەی زەکاتە هەندێک لە زانایان تجاوزیان کردووە لەو حەددا هەرچی شتێک هەبێ ئەڵێن زەکاتی لێ ئەدرێ ئیبن عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ جاریە و کچەکانی خۆی هەموو ئاڵتوونیان هەبوو زەکاتیشی لێ دەرنەئەکرد ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەم ڕەئیەیە کە حولی ئافرەتان زەکاتی لێ ناکەوێ إلا مەگەر لە عورف تەجاوزکە بۆ نمونە ئافرەتێک ئەگەر 100 مسخاڵی هەبێ لە ئەمڕۆیە جۆرێک لە عورف تەجاوزی کردووە لەوەچێ لە مەنتیقەی هەڵەبجە بەس ئەگەر لە دووهۆکا بێ ناتوانم بڵێم 100 مسخاڵ کرد لە عورف تەجاوزی کردو لێرە ئەگەر لە عورف تەجاوزی کرد ئەبێ زەکاتی بدا بەڵام لە شوێنێترا لەوە ئەچێ 200 مسخاڵی لە عورف تەجاوزی نەکردووە لە ئیسراف نەبێت بۆیە ئەوە ئەکەوێتە شوێنەکان و موقعەکان و ئوسلوبی مەنتیقەکان تەئسیر ئەکا لەسەر مەسەلەی ئاڵتوونی ئافرەت واتە ئاڵتوونی ئافرەت کە ئەمڕۆ بە عادەتی ئەیکا بەخۆیەوە یان هی خۆیەتی بۆ کڕین و فرۆشتنی ناشیکا بەخۆیەوە دایناوە لە هەندێک مناسەباتە جاروبار بەکاریێنێ ئەم جۆرە حولیانە هیچیان زەکاتی لەسەر نییە إلا مەگەر لە حەدی طەبیعی خۆی تەجاوزکە بە پێ عورفی ئەو مەنتیقەی ئینجا زەکاتی لەسەر واجب ئەبێ ئەمە جۆری یەکەمە کە پارۆ سەرۆت و سامانەکانە
ئاڵتون و زیوەکەن بە هەمان شێواز ئەگەر حولی پیاویش لە زیوە مناڵ کۆمەڵێ مناڵت هەیە مناڵەکان هەموو کۆمەڵە حولیان هەیە با کوڕەکان لە زیو ئیتر ئایا بازنی زیوە ئایا مستیلەی زیوە ئایا سەعاتی زیوە با زۆریش بێ با بگاتە 200 درەمیش مادام بۆ بەکارهێنانە ئەمانە زەکاتی ناکەوێت هەرچۆن حولی ئافرەت زەکاتی ناکە لە مەسەلەی ئەنعام و ئاژەڵەکانیشە چوار جۆر ئاژەڵ لە شەریعەتە زەکاتی هەیە ما عەدای ئەمە ما هەماکان گران بێ زەکاتی نییە بنمونە ئەسب چەند گرانە زەکاتی نییە لە شەریعەت ئەم چوار جۆرە وشترەکان مانگاکان مەڕ بزن ئەم چوارە لە شەریعەتە کە پێی ئوتێ ئەنعام زەکاتی لەسەر واجبە وشتر زۆر باز ناکەین لە وڵاتی خۆمانان نییە مانگا کە گەیشتە 30 سەر ئیتر لێوە زەکاتی دەست پێ ئەکا مەڕ و ماڵاتیش لە چلەوە زەکاتیان دەست پێ ئەکا مەسائلی عدد لە مەسەلەی ئاژەڵە وردەکانە عینەن وەکو ئاڵتون و زیوەکە کە چۆن پارەکە باسم کرد ئەگەر یەک ڕۆژی مابێ عەدەکە گەیشتە ئەوە ئەویش بە هەمان شێوازە طبعاً لە مەڕ و ماڵاتە با بڵێن مەڕ و بزنە ئەگەر چل بێت هەتا 121 هەرێک دانەیەکە لە چل تا 120 هەرێک دانێ بوو بە 121 ئەبێتە دوودانە لە 121 هەتاوەکو ئەگاتە 300 ئەوە هەردوو دانێ لە 300 ئەبێتە سێدان ئیتر دوای ئەوە 100 ئەڕوە بۆیە عەزیزانم ئێمە لە مەسەلەی مەڕ و ماڵاتە ئەگەر هاتوو کەسێک 40 سەرمەڕی هەبوو ئێستا ئیتر زەکاتی دەستی پێکردو هەتا ساڵی بەسەرە هاتەوە بوو بە 121 یەک ڕۆژی مابوو ساڵی بەسەرا بێتەوە ساڵی عەرەبی 120 بوو لەو شەو ڕۆژەیە مەڕێکی ترزە بوو بە 121 واجبە لەسەر بێت دوو مەڕ بدە واتە لە چلەوە هەتا 120 هەر یەک مەڕی لەسەرە کە بوو بە 121 بەچەکانیش ئەوە نییە تۆ چاوەڕێکی ساڵی بەسەرا بێتەوە ئەوە تا 40 چاوەڕێەکەی لە 40 بەولاوە ئیتر تۆ ئەو چاوەڕێە ناکەی سەیری عەدەد و ژمارە ئەەکەی لەو ڕۆژەی کەوا زەکاتەکەت لەسەر واجب بووە لە زڕۆ و ثیماریشە لە ناو بەروبوومەکانە خورما لەگەڵ مێوژە ئەم دوانە زەکاتیان ئەکەوێ لە دەخڵ و دانەکانیشە ئەوەی کە قوت بێ بۆ ئینسانیەت لە گەنم و جۆ و نۆک و ئەمانەی کە قوتن ئینسان ئەتوانێت پێی بژی هەر هەمویان زەکاتی لەسەر واجب ئەبێ مەسەلەی زەکات و حەدەکەی با بڵێن بەروبوومەکان چەندێکە دەیەکە طبعاً زەکات ناکەوێتەوە کۆگاتە 40 تەنەکە گەیشتە 40 تەنەکە 4 تەنەکە زەکاتە واتە دەیەک زەکات دەدەی وەکو پارە نییە ئەلێرە تێبینیەکم هەیە بۆ ئەو برا بەڕێزە فەلاحانەی کە جوتیارە بەڕێزانەی کە گەنمەکانیان ئەفرۆشنە حکومەت کە دوای پارەکە وەرئەگرن نابێ حسابی پارەی بۆ بکەن ئەبێ حسابی گەنمی بۆ بکەن واتە ئەو پارەی کە وەری ئەگرن دەیەک زەکاتی ئەکەوێ نەک 40 ئەبێت تێبینی ئەوە بکرێ دەیەک زەکاتی ئەکەوێ نەک 40 واتە کەسێک ئەگەر 100,000 لە حکومەت وەرگرت لە بەرامبەر پارەی گەنمەکانیە واجبە لەسەری ئەبێ 10,000 زەکاتەکەی بدە بەڵام ئەگەر لە پارا بووە ئەمان و 2 دینار و نیو ئەدا باشە 2500 ئەدا مەسەلەن لە 100 تا 2 نیوە بەڵام لەوێ لە 100 تا 10 ئەکا لە 10 1 ئەکا یعنی ئەبێ ئەو ملاحەزەیەمان لە پێش چاو بێ بۆ ئەوەی تووشی ئەو هەڵەیە نەبین چونکە ساڵانە کە پارەی گەنم و با بڵێن جۆ ئەوانە ئەدرێ بەڕاستی پرسیارانێکی زۆر ئەکرێ و هەندێک کەسیش کەوتوتە هەڵەوە چەند دۆ ساتوە پرسیاری کردوتێ وەڵام ماوەسا من 40 داوە کاکە هەڵەیە 40 لە مەسەلەی پارە ئەدرێ لە مەسەلەی گەنمە دەیەک ئەدرێ ڕۆڵی تیجارە عینەن بە هەمان شێوازێکێکە لەو بابەتانەی کە ئەبێ زەکاتی لەسەر بدرێ هەر شتێکت خستە ناو کەسابەتەوە کۆمەڵێ سیارەت هەیە بۆی بیفرۆشی خانووت هەیە بۆی بیفرۆشی زەویت هەیە بۆی بیفرۆشی دوکانەکەت هەیە هەندێشتی وردەی تایە ئەگەر حەجمی دوکانەکەت گەیشتە 4 ملیۆن و نییە ئەو کەلوپەل و کاڵایی کەتیاتی واتە 4 ملیۆن نیوە خستە ناو کەسابەتەوە ئیتر زەکات لەسەر تۆ واجبە بێ پێویستە کە ساڵە بەسەرە هاتەوە دوکانەکەت تەقویمێکی باش بکەی هەڵسەنگاندنێکی باشی بۆ بکەی جەردێکی باش بکەی هەموو شتەکان بنووسی چی لە دوکانەکان ماوە چی پارە ماوە هەمووی کۆ ئەەکەیتەوە پێکەوە کە گەیشتە 4 ملیۆن نیو زەکات لەسەرێ واجب بووە و پێویستە زەکاتەکەی دەرکەی 40 ئەو کاتە لە ماڵەکەت دەرئەکەی ئەو شتە ئەساسیانەی کە لەناو دوکانەکەتە هەیە هەر شتێ بۆ کڕین و فرۆشتن نەبێ ئەم ملاحەزەیە لە خزمەتتان نابێ
زەکاتی ناکەوێت کەسێک شەریکەیەکی هەیە خودی شەریکە زەکاتی ناکەوێت دوکانەکەت سەلاجەیەکی تێیە مجەمیدەیەکی تێیە ئەمانە سەلاجە و مجەمیدە ئەو شتانەی کە ماوە ڕەفەکان ئەمانە زەکاتی ناکەوێت ئەو شتێک کە لە دوکانەکە ئاڵوگۆڕی پێکرێ بکڕین و فرۆشتن زەکاتی لەسەر واجب ئەبێ هەندێک کەس لەم ئەخیرانەوە فتوای ئەویان زۆردا کە خانوەکەت زەکاتی ئەکەوێت زەویەکەت زەکاتی ئەکەوێت باخەکەت زەکاتی ئەکەوێت سیارەکەت هەرچی شت بوتیان زەکاتی ئەکەوێت ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە شریعەتی ئیسلامی شریعەتێکی دەوڵەمەندە وەڕەچاوی هەموو کەس ئەکا تەنها ئەوە نیە تۆ بێ سەیری فەقیر بکەی بێ سەیری فەقیر و دەوڵەمەندیش بکەی فەقیرژە بێ کۆمەڵی کاڵای دەوڵەمەندیژە بێ کۆمەڵی کاڵای هەبێ کە زەکاتی تیا واجب نەبێ بۆیە ئەو کەسەی خانوویەکی زیادەی هەیە ئەو کەسەی زەویەکی زیادەی هەیە ئەو کەسەی باخی هەیە ئەو کەسەی چەند سیارەیەکی هەیە هیچیان لەمانە زەکاتیان لەسەر واجب نابێ ئەگەر مەبەستی کڕین و فرۆشتن نەبێ ئەو حاصلاتەشی کە وەری ئەگرێ ئەگەر حاصلاتەکەی هاتە ناو کایی پارەی ئەو ساڵی بەسەر هاتەوە زەکاتیەکەوێ گەنا زەکاتی ناکەوێ بۆیە ئەبێت تێبینی ئەم خاڵە بکرێت زۆر کات فوو ئەکرێ بەو مەسئلەیە ڕاستە ئێمە حەقی فەقیر ڕەچاوەکەین بەڵام عینەن کاتیش ئەبێ خەڵکی شتێکی هەبێ کە زەکاتی نەکەوێت پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ماڵەکانتان دامەنێن لە ماڵەوە بۆی زەکات نەیخوا ماڵەکەت دامەنێ پارەکەت لە ماڵەوە دامەنێ بخرە ناو ئیش و کار و کەسابەتەوە بۆی زەکات نەیخوا بەڵام وا تەسەوور نەکەین هەرچی شتێکی هەر ئەبێ زەکاتی بدرێت ئێمە ئەبینین لە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم باخی زۆر گەورە هەبوون ماڵ و ماڵاتی زۆر گەورە هەبوو ئەسپی زۆر هەبوو کەسێکی کو عوسمانی کوڕی عەفان 300 ئەوەندە ئەسب لە یەک کاتە ئەهێنێ تەجیزی ئەکا لە پێناوی خۆیە دایەنێ لە پێناوی جیهادا کاتێک ئەبینین کەوا بۆ خۆی 300 ئەسپی ڕاگیر کردووە یان زیاتری ڕاگیر کردووە بەینەما هیچ ڕیوایەتێکیش نەهاتووە بڵێ دینارێ درهەمێ زەکاتی باخەکەیاندا یا زەکاتی زەویەکەیاندا یان زەکاتی ئەسپەکانیاندا یا زەکاتی ماڵەکەیاندا بۆیە هەر چوار مەزەب متفقن لەسەرەوەی کە ئەم شتە ئەساسیانەی کە ئینسان خۆی هەیەتی زەکاتی لەسەر واجب نییە چۆن ماڵەکەی خۆت تیا دانیشی زەکاتی لەسەر واجب نییە ئەو ماڵی تریش کە ئەیدەی بەکرێ عینەن زەکاتی لەسەر واجب نییە ئەو باخەی کە هاتە زەکاتی لەسەر واجب نییە بەروبوو محاصلاتەکەی ئەگەر هەبوو ئەوە زەکاتی لەسەر واجب ئەبێ نەژبوو زەکاتی لەسەر واجب نابێ یا کۆ نەبوویەوە بەتابەتی لە مەسەلەی ماڵ و خانووە کۆ نەبوویەوە ئەو پارەیە ئەو کاتە هیچ زەکاتێک لەسەر تۆ واجب نابێ نەگەیشتۆتە حەدی نصابی زەکاتی خۆی یەک مەسئلە ئەمێنێتەوە لە مەسئلە عروضی تیجارە لە خزمەتتانە باسی کەم ئەویش ئەوەی قەرز ئەمڕۆ قەرز یەکێکە لە کێشەکانمان کە ئینسان دوکانێکی دانا حتمما قەرزی ئەڕوات بە قەرزی شتهێنێ ئێمە چۆن جەردی ئەم دوکانە بکەین بەنمونە من دوکانێکم هەیە چۆن جەردی بکەم سێرەکەم ئەم دوکانە بەڵێ بای من 4 ملیۆن و نیو شتم تێ کردووە بەڵام ئێستا کە جەردەکەم سێرەکەم با 1 دەفتەر شتی تێیە بەڵام سێرەکەم لەولاوە 40 گەڵاشم بە قەرز ڕۆشتووە قەرزەکان بەرابەری قەرزەکان بکە قەرزەکان بەرابەری قەرزەکان بکە واتە تۆ 100 وەرەقەت بە قەرز هێناوە 40 بە قەرز ڕۆشتووە واتە ئێستا تۆ 60 وەرەقە قەرزاری 60 وەرەقە لە کۆی گشتی حساباتی ئەم دوکانە دەرەکەی ئەوەی تری کەمایەوە ئەوە زەکاتی لێ دەرەکەی ئەبۆ شێوازە زەکات لە قەرزە واجب ئەبێ و ئەبێ دیراسی قەرز بە وردی بکرێ چوێ کەسی وهەیە ئەڵێ ماوەسا من ڕاستە دوکانەکەم بای 3-4 دەفتەری تێیە بەڵام خۆم بای 20 وەرەقە شتم هەیە 20 وەرەقە خاوەنی 20 وەرەقەم ئەم کاتە کەسەکە زەکاتی لەسەر واجب نابێت چونکە هەموو شتی خەڵکە بە قەرز هێناوێتی خۆی خاوەنی هیچ نییە بۆیە دائیمە ئەبێت تێبینی ئەوە بکەین لە مەسەلەی قەرزە بزانین کە لە جەردی دوکانەکانە بەتایبەت لە عروضی تیجارەیە قەرزەکان بەرابەری ئەکرێن هەرچی کەمایەوە لە ئەسڵی ماڵەکە دەرئەکرێت تۆ خاوەنی نیت بۆ نمونە ئەم دوکانە با بڵێن بای 10 دەفتەر شتی تێیە من دەفتەرێکی قەرزە کەوا تۆ بای 9 دەفتەری تێیە دەفتەرێکی تۆ نیە کەسێکی ترە ئەوە تۆ زەکاتی لێ دەرناکەی بۆیە ئەبێ ئەم مەسائلانە بە وردی ئینسانی موسڵمان پرسیاری لێ بکات چاوی بکرێتەوە مەسئلەی سەرفیترە کۆتا قسەمە لە خزمەتتانە کە ئەمساڵ دیارە لجانی فتووانە 2500 داناوە بۆ هەر نەفرێک دیارەوە ڕێژەیەکی گشتیەکە دانراوە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دیاری نەکردووە کە یەک جۆر شت بدرێ یان یەک پارە بدرێ نەخێر فەرموویەتی لە ڕوایەتەکانە صاع من تەمر ئەو صاع من زەبیب
کەسێک لە خورما ئەدا، کەسێک لە مێوژ ئەدا، کەسێک بە پێی خۆت وەرە ژەمی کەسێکی تۆ لە ماڵەکەی تۆیە چەندێکە ئەو زەکاتە لەسەر تۆ واجبە بێ. لەوە چێ ماڵی وا هەبێ 25,000 بخۆ هەر نەفەری لە ژەمێکە، ئەبێ 25,000 بدا بۆ هەر نەفەرێک. کەسێکی تر 5,000 سەرفەکە 5,000 ئەدا، کەسێکی تر 2,500 کەسێکی تر 1,000 دینار سەرفەکە لە ژەمێکە 1,000 دینار ئەدا. بۆیە شەریعەت ئەوەی خستۆتەوە دەست و اختیاری ئینسانەکان خۆیان. خۆت سێری ماڵەکەی خۆت کە، ژەمێکی خۆت حیساب کە کە خۆت ئەی خۆی چەندێکی تێ ئەچێ ئەم ژەمە، بەشەکەی خۆت کە لە ماڵەوە خواردە چەندی تێچوو، 5,000 تێچوو، 3 تێچوو، 4 تێچوو، ئەوە حەدی زەکاتی سەرفیترەی تۆیە کە واجبە لەسەر جێبەجێک. لە مەسائلی سەرفیترەشە ئەگەر سەعاتێکمان مابێ لە بانگی ئەخیر ڕۆژی ئێوارە مناڵێ لە دایک بێ واجبە سەرفیترەی بۆ بدەی. ئەگەر کەسێکیش وەفاتی کرد 1 سەعاتیشی مابوو وەفاتی کرد ئەوە زەکات لەسەری واجب نابێت، چونکە سەرفیتر لە شەوی جەژن واجبە بێ لەسەرمان. واتە ئەو کەسەی نەگەیشتە شەوی جەژن زەکاتی فیتر لەسەری واجب نابێ، و هەر مناڵێکیش پێش ئەوە لەدایک بوو لەسەری واجب ئەبێ. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار. بەڵێ لێ ئەکەین بە لطفی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت، بە بەزەیی خۆت لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆیان ڕۆژوو و تاعەت و عەبدایەتی و زەکات و خواناسی و تاعەتمان لێ قبوڵ کە، قورئان خوێندنەکانمان لێ قبوڵ کە، ذیکرەکانمان لێ قبوڵ کە، دڵمان ئاو بدە بە ذیکری خۆت یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕزقی حەڵاڵمان زیاد کە، لە حرام بمان پارێزە، دوورمان خەرەوە لە حرامەکان یا ئەکرەم الئەکرەمین. خۆی ئەوەندە حەڵاڵمان بدەرە محتاجی حرام نەبین، خۆی محتاجی دەستی نامەردمان مەکە، محتاجی دەستی ناکەسمان مەکە یا رب العالمین. یا ڕەبی خۆی گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە، لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین، بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خۆی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، خۆی لە گوناهی براو خوشەکانمان ببوورە، خۆی لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە، پەروەردگارە لە گوناهی دراوسێکانمان ببوورە، هەر کەس مافێکی بەسەرمانە لە گوناهی ببوورە. یا ڕەبی خۆی مافمان بەسەر هەر کەسێکەوە هەیە لە گوناهی ببوورە. یا ڕەبی خۆی هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردن لە هەموو ژیانمانە پەروەردگارە لێ خۆش بە. یا ڕەبی خۆی لە گوناهی مردوەکانمان خۆش بە. یا ڕەبی خۆی دەرەجاتیان عالی کە، سەرفرازی ئەم دنیا و دنیایان کە، عاقبەتیان پڕخەیر کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت خۆی ئەولادەکانمان ساڵح کە. یا ڕەبی خۆی بەرەکەت بخەرە ناو ماڵەکانمانەوە، نەفسمان پەروەردەکە بە ماڵەکانمان یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دوعاکانمان لێ قبوڵ کە، خۆی گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لێمان قبوڵ کە، پەروەردگارە سەدەقە و زەکات و سەرفیتەکانمان لێ قبوڵ کە، بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خۆی بەرەکەت بەسەر ژیانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر ماڵمانە ببارێنە، بەرەکەت بەسەر مناڵ و خێزانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر شار و وڵات و نیشتیمانمانە ببارێنە، خۆی بەرەکەتی خۆت بەسەر ئەعمالەکانمانە ببارێنە. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە خراپمان پارێزە، نێوچەوانمان بگرە بۆ خەیر، ڕامان کێشە بەرەو خواناسی یا ئەکرەم الئەکرەمین. خۆی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، خۆی بەزەی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمانە ببارێنە، خۆی بەزەی خۆت بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە، پەروەردگارە بەزەی خۆت بەسەر ئومەتی پێغەمبەری خۆی صلی الله علیه و آله وسلم ببارێنە. یا ڕەبی خۆی گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. یا ڕەبی پەروەردگارە هانامان بۆ لای تۆ هێناوە لەم شەڕ و شۆڕە وڵاتی ئێمە پارێزە یا رب العالمین. یا ڕەبی خۆی گیان ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە زۆر نەکەبات و زۆر ناڕەحەتی بەسەرا هاتووە، یا ڕەبی خۆی بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی گیان شەڕ و شۆڕی ئەم وڵاتە گەورانە لە ئێمە دوور خەرەوە یا رب العالمین. یا ڕەبی خۆی هەر کەس خراپەی بۆ ئەم وڵاتە ئەوێ پەروەردگارە خراپە بگیرێنە لە گردنی خۆی یا ئەکرەم الئەکرەمین. هەر کەس فێڵە لەم میلەتە هەژارە ئەکا، خۆی شەرمەزاری کە یا ئەکرەم الئەکرەمین، دووری خەرەوە لەم میلەتە، خۆی گیان فەسادی یەهود و نەسارامان لێ دوور خەرەوە. یا ڕەبی خۆی لەژێر چنگی یەهود و نەسارا و مەجووز ڕزگارمان کە، پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. هەر کەس ڕۆژە لە ڕۆژان لەم مزگەوتان نوێژێکی کردو خۆی لە گوناهی ببوورە، هەر کەس هاوکارمان بۆ لەکردنەوەی ئەم مزگەوتە پەروەردگارە لە گوناهیان ببوورە، سەرفرازی بەردەم دیوانی خۆتیان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین.
يا ربي خوای بەدیداری ئەو خۆشەویستەمان شاد کە یا ئەکرەم الأکرەمین بەزەی و کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا ئەکرەم الأکرەمین يا ربي خوای گیان بەسەری بەرزەوە بە حضوری رسول الله من شاد کە یا ئەکرەم الأکرەمین يا ربي خوای گیان تو هیچ کاتێک سپاردە لای تۆ زایە نەبووە یا ئەکرەم الأکرەمین وا خۆمان پەروەردگارە ئیمانمان ئەخلاق و ڕەوشتمان عاقبەت و دینداریمان کردەوە صالحەکانمان پەروەردگارە خێزانمان مناڵمان وەچەکانمان دایک و باوکمان باو باپیرمان پەروەردگارە و مسلمانەی کە ئەیان ناسین ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەمووی سپاردەی تو ئەکەن یا ئەکرەم الأکرەمین تو گەورەی خۆت زایەمان مەکە یا ئەکرەم الأکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين.